خاتونێکی دەستڕەنجینمان لەگەڵایە بەڵام لا نەجیاوازتر ئەمڕۆ ڕاستە بە جیاوازەکەی لای تۆ بێت زۆر باشە دەگومان هەمیشە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانداری و خاتوناناکەین کە دەستڕەنگین و لێهاتوون ئەمڕۆ ئەو خاتونەی کە لامان ئامادەیە جگەلەوەی کە لێهاتوویکی زۆر باشیە لە کارە دەستیەکانە بە تایبەت ئەو بابەتانی کە بۆ جلوبەرگی کوردەواری بەکارهێنرێ لەگەڵ ئەوەشا شاعیرێکی بەتوانایە بۆیە ئەچینە لای خۆی ئەویش خاتوژی کاڵجەلالە با پێش ئەوەی کە قسەی لەگەڵا بکەین و باز لە ئەزمموی خۆی بکە با بە پارچە شعرێک دەست پێ بکە سڵاو لێبێ خاتوژی کاڵ فەرمە ئەو پارچەوەنداوێشمان پێش ساڵی تازەشتان پیرۆز بێ و هەمیشە سەرکەوتوو بن زۆر سپاس گوێت لێمە گەر باشیت دوعای باشترت بۆ دەکەم گەر خراپیشی بە دەردی بە تەمەنەکان دەڵێن قەزاد لە من بکەوێت بۆ لەلام نیت ئەی نازانی ئەم چەند ڕۆژە هەر دەرمانێکی ئارامکەرەوە زیاتر پێویستیم پێتە وەک دەڵێن خدا بیبڕێ مەیلی دوورا و دوور نامۆ نامەبەر بە من چی وەختێک لێرە نیت تا توند لە باوەشت بگرم لە ئامێزما مەولانە ئاسا پێت بڵێم تو خوددا گەر ڕۆحیشم ڕۆیش تۆمەڕۆ پێشکەشتانێ دەستخۆش بێ زۆر بەخێر بی بانی باش دەستخۆشی لێکەین کە ئەمڕۆ کۆمەڵە کاری خۆشی هێناوە لەگەڵەوەی کە خۆش و شاعیری وەکولانە ئاماژەی پێەیە بابزای حەزەکە سەرکۆ بۆ نمونە بە خاتوژی کاڵی دەستڕەنگین بناسرەیان بە خاتو فێنکی شاعر چون کەوتە نازناوی شعرەکەم خاتو فێنکە وەڵایی من هەردووکیم پێخۆشە سەرەتا سپاسدانەکەم بۆم بانگێشتان بۆ کەناڵی کورسادی خوا هەر سەرکەوتوو بن هەموو ساڵێکتان بەرەو پێش و بەرەو باشتریش بڕۆن ئینشاءالله وەڵای من سەرەتا بۆ کاری دەستڕەنگینەکەوە تەمەنم من یعنی هەر لە مناڵیەوانێ ئێشتا لە قۆناغی ابتیدایی ئەم خوێند حەزم یعنی خولیایەکەم هەبوو حەزمە کرد فێری خەیاتی بم فێری شت دروستکردن بم چۆنەڵیتر لە متومور و زەنگیان ئەو شتانە هاتم وردە وردە دانیشتم خۆم فێرە کرد یعنی خولیایەکەم تیا بوو هەم بۆ نووسین هەم بۆ کاری دەستیش ئیتی وردە وردە لەگەڵ خۆما هێنام سوپاس بۆخوا لە هەردووکیە هەستەکەم سەرکەوتوم بەس ئێستاش هەرەڵەم ماومە یعنی وردە وردەمێ باشتر بم باشە بۆ نازناوی فێن کاڵبژاردۆ بۆ شاعری وەڵایی زیاتر چۆنەڵی حەزم لە بەهارە حەزم لە شتی سروشتە لە گوڵا لە ئەو شتانەی کە من خۆم یەکێکم لەوانەیە ڕقی دنیام لە گەرمیە ئیتر ئایا لە هەر شتێکا بێت لە وەرزا بێت لە چۆنەڵی لە ئاگرا لە حەزم لێنی هە زیاتر حەزم لە فێنکە و هەم فێنکیش باشە بۆ دەرونی مرۆڤ کاری دەستڕەنجینیەکە و پێشتر بوو یان کاری شیعر نووسینەکە وەڵاهی نووسینەکەم نووسینەکە بەڵێ سەرسان بووی بە چی حەزەکریتر تۆ شعر بنووسی وەڵاهی زۆر حەزم لە شیعرەکانی نالی بووە زۆر حەزم لە شیعرەکانی وەفایی بووە گۆران بووە قانع بووە ئەمانە یعنی خوێنومەتەوانێ و ئەمانەی ئەم سەردەمەش ڕەنسەناویم زۆر حەز لێیە ئیتر بەردەوام ئەم شاعیرانە شێخکاوە هەر یعنی ترە و شاعیرانە زیاتر شعری لەبارەی خۆی ڕاستە شعر کە ئەنووسیت تۆ ئەبێ لە هەموو لایەنێکەوە بنووسی بە تایبەت نەبۆ شتێک بەڵام من زیاتر حەزم لە شعر کە باسی عشق و ئەوین و پاکی بکە زۆر باشە دەستە خۆش بێمان تۆ ئەمڕۆ وەکو خاتونێکی دەستڕەنگین لامان ئامادەیە ئینشەڵا دەرفەتێکی تر ڕێکە خین وەکو شاعیرێکیش چەند پارچەوەندراوەیەکمان پێشکەشکەی ئەمە باسی ئەوە بکەم با بزانم سەرەتای دەستپێکردنی کارت بە کاری دەستڕەنگینی لە چیەوە دەستت پێ کرد سەرەتا بۆ منە هیچ سەقەت نەکردەوە جاری ترسە لە نوێ دروستی کەیتەوە بە شێوازێکی باشتر بەڵێ وەڵام من سەرەتا لە شەشی ابتیدایی بووم یعنی هەر ئەو کاتە بە دەغیلەی خۆم ئەوە ئەمویش بە باوکم بە ڕەحمەت بێ هەموو جاری حەستان لە هەج ئیشێ کرد قەت یعنی مەڵە نایکەم ناتوانم بەردەوام بن هەر جارێ دوو جاریش غەڵەتکەن فێر ئەبن ئیتر منیش مەکینەیەکم کڕی مەکینەیەکی ئەو کاتە پەپولە بوو کڕیم و ئیتر بەردەوام قوماشم ئێنا پارچەم لە یەک ئێها خۆم فێری خەیاتی ئەکرد دوایی هەستم کرم قوماشە پولەکەی لێبەی زەنگیانەی لێبەیەها ئەنجا ئەکسوارات دروستکەی وردە وردەها
فێربووم دەیدی وام هێنا تەوان باسی چەنە بۆکەم هەشتا و هەشت ئەیتر سەردەمە پچکۆلە بووم ئەیتر وردە وردە خۆم فێر کرد ئیتر ئێستا وام لێ توانی بۆ بە خولیایەک باشە ئێستاش کاری خایەتیەرەکەی ئێستش بڵە خەیاتی ئەەکەم ئەرۆڵە مەچینە پاپولەکەم ماوە مەکینە پاپولەکەم ماوە بە زۆڵی بەداخوانێ تێک چوە زۆر باشە بۆنی ستۆدیۆکەمان مێخەک داگیری کردووە لەگەڵ دروستکردنی ئەم کەلوپەلان و ئەکسسوارانەیە کۆمەڵی کڵاوە بینم کەمانە بۆ جلی کوردی ژنان بەکارێ ئەم کڵاوانە خۆیان حازرن دوای تۆ کۆمەڵی مرتوموری پێوەکە یاخود هەمووشی خۆ دروستیەکەی وەڵاهی ئێمە سەرەتا کڵاوەکە بەس خۆی ئەکڕین بەس هیچی پێوە نییە ئەنجا ئێمە بێ طبعاً ئەبێ بە جوملەش بیان کڕین چکە نرخی ئەوانیش گرانە نابێت بە جوملەیان کرن جای هێنین بە بیری خۆمان یعنی دیزایانی تازە دائەنین بزین بۆی هەمووی لێک نەچێتتر فکرەمان بۆیەت لە شیلانە بێت و لە پولەکە بێت و لە ئەتێم شتانە هەمووی بڵین لە بازارەکانە ئەیکڕین ئەیتر ئەیڕازێنینەوە هەر کەسەی بە جۆرەیتی بۆ قات تۆ بۆ نمونە قاتێکی سوورە قاتێکی ڕەشە بە پێی دیزین بە پێی قاتەکان بە پێی ئەو کەسە جاریوا خۆی داواکە تەڵەبیاتی خۆیڵێ حەزەکەم بەم شێوازە بێت جاریواشە خۆشمان کە دروستیەکەین بە دڵیانە باشە خاتوژی کاڵ تۆ چۆن ئەتەوێت بۆ نمونە کارەکانی تۆ بناسرێتەوە واتە کە ئەکسسواراتێک ئەبیندێ لە بە کەسێکەوە بۆ بزانن کە ئەوە کاری خاتوژی کاڵە هیچ جیاوازیەکی لە کارەکانتە؟ واللهی جیاوازی ئەەکەم بڵێ بەس ئێمە زیاتر چونکە لە پێشانگاکانە بەشدار بووین تەوان ئێمە فستیڤال و پێشانگا و شت ئەەکەینەوە لە سلێمانی لە چواردۆری سلێمانی تەنانەت تا هەولێر و ئەوانەش چوین بەس ئێستا وای لێ هاتووە بۆ نمونە ئێستا ئێمە لە گروپێکین لە گروپێکین خاتوبیان سەر و گروپەکەمانە و سەر بە سندیکای ڕستن و چنینی شین لە سلێمانی ئەجا سیرەکەی چۆنە ئێمە 200 ئەندامە جاری نیوەمان بەشداری پێشانگایگە کەس زۆر کات تەقلیدی تیا ئەکرێسە بۆ نمونە من ئیشەکانم دا ئەنێم ئەوەی بەرامبەرم حەزی لێکە و لە سەری ئەکاتەوە مەگەر بەوەیە لی تێکچێ ئەجینا من ئەوەنی کە یعنی بڵاو بوو بێتەوە ناسرا بم ئەمە ئیشەکانی منە زۆر باشە کەواتە ئێمە باسی ئەو بکەین کە کۆمەڵێک گروپ و ڕێکخراوی تایبەت هەیە بە خانمان و زۆر جایش لەگەڵ زۆربەی خانمانە لێرەکە گفتوگۆمان کردو باسی ئەومان کردووەکە بەشداریکردن لە بۆ نمونە لە فستیڤالێکە لە نمایشکردنی کەلوپەرەکانە تا چەند ئەمە بۆ تۆ سوودی هەبووە یعنی بۆ نمونە من کەم هەستەکەم شتێکی تۆم بەدڵە ئەیکڕم تۆ جارێکتر دوو جاری کامە دروستەکەیتەوە ئەمە سوودی بە تۆ گەیاندووە؟ بەڵێ بەڵێ ئێمە چکە ئێمە بە حکمەوەی دوکانێکمان نییە ئیشی تیا بکەین بەڵامیتی لە پێشانگاکانە شتەکانمانەرە وەڵام یعنی میوانمانیە شتەکانیان بەدڵە شت ئەکڕەن جاری وایە دوجار و سێجار مشتری هاتۆ تۆ داوای شتەکەی کردوتەوە یعنی سپاس بۆ خواتە ئێستا مشترینە بۆ شتێک بەرێت بێتەوە ڕخنە بگرێ هاتۆتەوە شتی تری بردووە لەوەیە ئێمە یعنی هەم بۆ بژێوی ژیان هەم ئەوەش کە من خاتونێکم شت ئەزانم بۆچی شتەکانم دروست نەکەم بۆچی چواردۆرەکەم یعنی ئیسیفایی لێ نەکات بۆچی یعنی نەناسرێم وەکو خاتونێکی کورد با ئێمەش دەرکێ کە دەزڕەنگینین کە ئیشەکانمان جوانە کە یعنی زۆر ئێمە ئەو فستیڤالانە و پێشانگانە زیاتر خەڵک ناسرا و بووین زیاتر خەڵکەمان ناسێ باشە دەستە خۆش بەوێ بەرداوامی بۆ تۆ خاتوژی کاڵەزای ئێستا تەکنەلۆژیا زۆر بەرەو پێشەوە چوە هەر لە ڕێگەی مۆبایلەکانی خۆمانەوە کە بەدەستمانەوە ئەتوانین کۆمەڵێک بیرۆکەی تازە بخەینە ناو ئیشەکانمانەوە تۆ تا چەند گرنگی و بەوەیەوە سوود لە سۆشیال میدیا بینی بۆ ئەوی کە تازەگەریەک بابەتێکی جیاوازتر لە نێو کارەکان تا بەکاربێنین واللهی من سوودی لێ بینم هەم لە ڕێی فەیسبوکەوە هەم لە ڕێی ئینستاگرامەوە هەم خۆشم پیجم هەیە بۆ کارەکانم گەرەسا بینەران حەزیان لە کارەکانی تۆ خاتونە دەزڕەنگینەکە لە فەیسبوک و لە ئینستاگرامیش هەر بەنای شەهرەزاد دامناوە چکە من زیاتر حەزم لە هەم حەزم بە ڕۆژهەڵاتە و هەم حەزم بە کارەکانیشیانە بەڕاستی زۆر سوودم لە کارەکانی خاتونەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەرگرتووە زۆر باشە دەست خۆش بێت بەدەر لەم ئەکسسواراتانە کاری جلوبەرگیشەکەیت وەکو دوورین من بڵێ یعنی من ئەڵێم زۆر دەمێت کە ینی خەیاڵی ئەوەم هەبووە کە ببم بە خەیاتێک لەبەرەوەی کە
هەم ئیسیفایی بۆ خۆم هەیە ئەتوانم جلوبەرگی خۆم بدورم هەم ئەگەر کەسێکیش پێویستی بوو جلەکانی خۆشت خۆ دووریتەوە بڵێ ئێستام لە ساغ بێ بەنیازی لە داهاتوە ئەم کارە گەورەتر بکەی دوکانێکی خەنجیلانەدانی بۆ خۆت بۆی کە کارەکانتی تیانمایش بکەی ئەرەوەڵا زۆر حەزەکەم یعنی ئەگەر خواتە من بە حەزەکەم دوکانێکم هەبێ حەزەکەم هەچی شتی کوردی ڕەسەنە و جلوبەرگ و کڵاو و ئەم ئەکسواراتانە هەمووی تیا بڵاو بکەمەوانی و هەم خەڵک بێ بۆ سەیری یعنی من بگرە چەنە حەزەکەم بە پارەش بیفرۆشم ئەوەش حەزەکەم یعنی خەڵک بێت من یعنی چۆنەڵی بە دیاریەک بیەمێ بەس مهمە شتێکی ژیکاڵی لەلا بێ کە بڵێ خاتونێکی دەزڕاستە بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی مادام منەیشەکەت خۆشەوێ بە ئامانجیشتە بێت دڵنیا باگەی بۆ ئەوی کە خۆت مەبەستە دەستە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونێ